ئەو خانمێکی دیاری بواری کۆمیدیایە و بەنوانە بەزمە ساتەکانی هەم لە مەرگە ساتەکانی ژیانی خۆی دوور دەکەوێتەوە و هەمیش بەخەندەوە ئەو پەیامەی پێیەتی دەیگەێنێتە کۆمەڵگا. لدایکم دزی بیخۆ بەشکم مراو بێتە دی وایە ببین بێگەژەی مەقسڵ حاصل بێ سپرایکم بۆ هێنای سپرای بن باڵ بەنباڵ سپرای پێڵێن سپرای وەڵای برسیم بوو ئێستای خۆم زۆرم برسیە. وەک خۆی باسی دەکات بەر لە بەشداریکردن لە هەر فیلم درامایان شانۆیەک هەڵسەنگاندن بۆ دەقەکە دەکات پاشان بڕیاری کارکردن دەدات. ئەگەر دەقەیەک یان ستافێکی پێگونجاو نەبێت ئەوە ئامادەنیە کاریان لەگەڵ بکات. دەژڵێت بۆ گەیشتن بە ئێستا شۆڕشی کردووە. بەیان مەحموود عەلی ناسراو بە بەیان بۆمبا ئەکتەر و شانۆکار ساڵی 1965 لە گەڕەکی کانێسکانی شاری سلێمانی لەدایک بووە. بەشی شانۆی پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی تەواو کردووە. لە ئێستاشدا سەرپەرشتیاری هونەریە لە چالاکی خوێندنگاکانی سلێمانی. بەیان بۆمبا سەرەڕایبوونی ئەو ئەزمونە زۆرەی لە کاری هونەریدا ساڵی ڕابردوو توانی بەسەرکەوتوی کۆلێژی هونەر بەشی فیلمسازی لە زانکۆی سلێمانی تەواو بکات. نواندن بۆ بەیان بۆمبا ئاسان نەبووە، بەڵکو وەک هەر ژنێکی دیکە ڕوبەڕووی ئاستەندیەکانی کۆمەڵگا بووەتەوە، بەڵام وەک خۆی دەڵێت بۆ گەیشتن بە ئێستا شۆڕشی کردووە. لەو بارەیەشەوە دەڵێت هونەر و ڕاگەیاندن و هەر بوارێکی تری دەرکەوتن بۆ ژن لە کوردستان زۆر قورسە، چونکە هێشتا کۆمەڵگا دانانێت بە تواناکانی ژناندا. نازناوی بۆمبا لە باوکیەوە بۆی ماوەتەوە. ساڵی 1923 لە کاتی ناکۆکی لە نێوان شێخ مەحموودی حەفید و ئینگلیزەکان داوا لە خەڵکی شاری سلێمانی کراوە کە شار چۆڵ بکەن، چونکە شاری سلێمانی بردومان دەکرێت. لە کاتێکدا کە مەحموودی باوکی بەیان لەدایک بووە یەکەم تۆپ لە ماڵی حەبسەخانی نەقیبی داوە. ئیدی بەیان بۆمبا دەبێتە نازناوی مەحموود و دواتریش خانەوادەکەی. سەرەتای کارە هونەریەکانی بەیان بۆمبا دەگەڕێتەوە بۆ ساڵی 1974 کە لە پۆلی سێمی سەرەتایی بەشداری چالاکیەکانی خوێندنگەکانی کردووە و نواندنی کردووە. ئیدی لەگەڵ هونەردا گەورە دەبێت و دواتریش بە شێوەی ئەکادیمی لە پەیمانگای هونەرە جوانەکان شانۆ دەخوێنێت و بەشداری دەیان شانۆ دراما و فیلم دەکات. ئەو هونەرمەندا بەگشتی لە 85 کاری شانۆ دراما و فیلمدا بەشداری کردووە و لە ئێستاشدا لە شاری سلێمانی نیشتەجێ و بەردەوامە لە کاری نواندن.